لای کۆنفرانسێکی هەواڵی نەوەی بەشێک لە ئازار و خەم و نەهامەتیەکان داواکارین لە بەڕێستان پاڵپشت و جێبەجێکاری ئەم خاڵانەی خوارەوەمان بۆ بکەن کە خزمەتی زیاتر بە توێژی خاوەن پێداویستی تایبەت دەکات لەگەڵ ڕێزدا. داواکاریەکان: یەکەم، هەڵوەشاندنەوەی ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2016 وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە بە پێی ئەو ڕێنمایی زیاتر لە 40,000 خاوەن پێداویستی تایبەت ناونبڕاو دەکرێت. 2. دابەشکردنی موچەی سەرجەم خاوەن پێداویستی تایبەتیەکان وەک جاران نەک بە پێی ڕێژە کە فەرمانی وەزیر کراوە. 3. سەرجەم ڕێکخراوەکان لەگەڵ چاکسازین نەک لە بڕینی قوتی خاوەن پێداویستی تایبەت کە بە پێی بڕیارەکان و ڕێنمایەکانی وەزارەتی کار بڕینی قوتە نەک چاکسازی. 4. تکایە لە ماوەی یەک هەفتەدا وەڵاممان بدەنەوە. ڕێکخراوەکان: کۆمەڵەی کورتەباڵەکانی کوردستان، یەکێتی کەمەندامانی کوردستان، کۆمەڵەی تالاسیمای سلێمانی، کۆمەڵەی کەڕولاڵانی سلێمانی، کۆمەڵەی توانابەخشی منداڵان، یەکێتی نابینایانی کوردستان، کۆمەڵەی ڕۆژی کوردستان. 25/5/2016 و زۆر سپاستان دەکەین.